بەنسبەت کوردەوە ئەمساڵ خراپترین بودجە تا ئێستا لە مێژووی عێراقدا لە 2005 هەتاوەکو 2018 خراپترین بودجە کە نووسرا بێت ئەم بودجەیە کە لە 2018 نووسراوە بەهۆی هەندێک فاکتەرەوە. گرنگترین فاکتەریان بریتیە لەوەی ڕێژەی لە ساحەڤە کە ئیتیفاقێکی سیاسی بووە، دوایی بووەتە عورفێکی قانونی. ئەم عورفە قانونیە لە ساڵی 2005 لەسەر ئەساسی ئەوەی ئایا هەرێمی کوردستان ڕێژەی چەندێک لە هاوڵاتیانی عێراق پێک دێنێ. کورد باسییان لەوە کردووە کە 25% خەڵکی عێراقن، عێراقێکیان وتوانە لە 12 زیاتر نین، بۆیە گەیشتوونەتە ئیتیفاقێک لە 170 بنرێ، بەڵام ئیحسای سوکانی بکرێواتە سەرژمێر بکرێت، دوایی تەحدیدی ئەم بڕە بکرێت. لەبەرەوەی تا ئێستا ئیحسای سوکانی نەکراوە و کورد بەرپرس نییە لە نەکردنی سەرژمێری، بۆیە ئێستا جۆرێکە لە ستەمکردن لە هەرێمی کوردستان کە لە پشتی لە ساحەڤە کەم بکرێتەوە بۆ لە 112 لە کاتێکە ئەو لە 112 بە کۆمەڵێک کۆتوبەند گیر کراوە یا چوارچێوە دراوە کە زەحمەتە هەرێمی کوردستان بتوانێت لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجە مافە دارایەکان شایستە دارایەکانی خۆی بەدەست بێنێ. بۆیە تاکە چارەسەر بۆ ئێمەی نوێنەرانی کورد لە بەغدا ئەوەیە یاخود بەشداری نەکەین لە پرۆژە یاساکە کە نیساب تێک بدەین کە ئەتوانین چەند کۆبنەوەیەک نیساب تێک بدەین، یاخود کە لە نیساب تێکدا نەمانتوانین چونکە ژمارەی پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی بەغدا 62 کەسن لە 328 کەس کە هەمیشە زۆرینەیان پێدابین ئەکرێ. بۆیە زەحمەتە لە ڕێگەی شکاندنی نیسابەوە ڕێ بگرین لەم یاسایە. خاڵی دووەمیان لە ڕێگەی دانوستانەوە سەنگی کورد لە ئێستادا سەنگێکی لاوازە، هێزە کوردیەکان پەرتەوازن، بۆیە دانوستانکردن لە کاتی لاوازیە ناتوانی مافی تەواو بەدەست خۆت بێنی. لە بەرامبەردا عەبادی و هێزە عێراقیەکان لە ئێستادا غرورێکی زیاد لە حەد گرتوونی، بۆیە ترسمان هەیە ئەم غرورە سەرکێشێ بۆ هەندێشتی هەڵەشەیی کە لەناو موازنە بەدیمان کردووە. خاڵی سێهەمیان کە ئێمە ئەتوانین پەنای بۆ بەرین لە ڕێگەی دۆستەکانمانەوە، اینجا ئەوە دۆستی بیانی بن یا دۆستی ئەقلیمی بن. لە ڕاستیە مەسئلەی ڕیفراندۆمیش مەسئلەی دۆستەکانی لێ نیگەران کردوین، بۆیە ئەگەر جهەتێکی محاید بە تایبەتی UN یاخود هێزە ئەمریکی و بریتانیەکان نەبنە نێوەندگیر لە نێوان کورد و عێراق، ئەوە زەحمەتە لە ئەم ساڵدا پشکی هەرێمی کوردستان وەک خۆی دەست بکەوێت.